بینەرانی عزیز لە هەرگوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری دکتۆر گۆران فریاد عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و پرۆستات و چاندنی گورچیلەن. بۆ ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر نەخۆشیەکانی میزەڵدانی مناڵ. دکتۆر بەخێربێ. زۆر سپاس. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەم دەرفەتی بۆ ئەمڕۆ بۆ ئێمە ڕەخساندووە. دکتۆر سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بۆچی میزەڵدان بە تێکچوونی ئیشەکانی ئەبێتە هۆکاری نەخۆشی؟ بەڵێ پێشێکی بۆ تێگەشتن لەم بابەتە پێویستە کات بزانین میزەڵدان چۆن ئیشەکات. باشە. میزەڵدان کە دوو فەرمانی سەرەکی هەیە، کۆکردنەوەی میز و پاشان میزکردنە. فەرمانی میزکردن لە میزەڵدانە جیاواز لە هەر ئەندامێکی لەش لەژێر کۆنتترۆڵی سێ شوێندایە. یەکێکیان میزەڵانەکە خۆیەتی. باشە. پەیوەندی هەیە بە قەباری ئەو میزەی کە لە میزەڵانەکەیە کۆ بێتەوە، بڕیارەدات کەی میزی بێت، کەی ئیتر دووە بڕیارە بۆ میزکردن. بەڵام هێشتا میزەڵانەکە لەژێر فەرمانی خۆیدا نییە بە تەواوەتی تا میزەکە بکات. فەرمانی دووهەم لە بڕبڕی پشتەوە وەرەگرێت، لە دەرکەپەتکە وەرەگرێت کە ئایا بە چ شێوازێک ئیشەکە بکات، بە چ شێوازێک ئیشەکە بکات. ئیشەکەش ئێستا باسیەکەین کە چۆن میزەڵان دەسەکە بە میزکردن. باشە. دوا بڕیار لەلایەن مێشکە بڕیاری لەسرە درێت کە ئایا مێشک بڕیار ئەدات ئەم شوێنە گونجا و شیاو بۆ میزکردن یان نا، ئەنجا گوڵۆپی سەوزی بۆ هەڵەکات و ئەویش دەسەکات بە فەرمانی میزکردنەکە. یەکەم کردار لە میزکردنە بریتیە لە خاوبوونەوەی با بڵێن ئەوەی کە پێڵێن بەلوعی میز کە ماسوولکەیەکە بۆری میز دائەخات، بە بەردەوامی ئەم بۆرە داخراوە لەلایەن ئەو بەلوعایەوە باسی بکەین وەکو بەلوعایەک بە بەردەوامی داخراوە. تەنها لەو کاتانەیە ئەکرێتەوە کە لەسەرەوە مێشک بڕیارەدات کە بەلوعەکە کرایەوە. ئەو کاتە لە هەمان کاتە فەرمان بۆ میزەڵدانی شەچێت کە دەست بکات بە کرژبوون بۆ ئەوی ئەو میزەی کە لە ناویایەتی دەستکات بە جوڵە بەرەو دەرەوە. کەواتە یەکەمین شت بەلوعەکە ئەکرێتەوە، دووهەمین شت میزەڵانەکە کرژە بێت بۆ بەتاڵکردنەوەی خۆی. ئاشکرایە ئەگەر بەلوعەکە نەکرێتەوە لەو کاتەیە میزەکە ناکرێت، یان ئەگەر میزەڵانەکە نەتوانێت کرژ بێت میزەکە ناکرێت، یان ئەگەر لەو کاتێک کە میزەڵانەکە کرژە بێت بەلوعەکەش دابخرێت میزەکە ناکرێت. کەواتە سێ جۆر مێکانیزممان هەیە بۆ ئەوەی کە پێمان بڵێت ئەم میزەڵان تووشی نەخۆشیەک ئەبێت. بێگومان نەخۆشیەکانی میزەڵدان لەوانەیە لای زۆر کەس پرسیار بێت بۆچی میزەڵان تووشی نەخۆشی ئەبێت. بەڵێ میزەڵان لە دروستبوونیەوە ئەگەری هەیە تووشی نەخۆشی بێت. چۆن دکتۆر ئەوە لە دروستبوونی و پێش بەرنامە باسی ئەوەت کرد کە منداڵ هەندێکا لە سکی دایکە تووشی ئەو نەخۆشیە بێت. هەر ناڕێکێک هەبێت لە دروستبوونی دەرکەپتکی مناڵە، ئەو کاتە وەکو باسمان کە سنتەرێک لە سنتەرەکانی بەڕێوەبردننی میزەڵان کۆنتترۆڵی میزەڵان لە دەرکەپتکایە، لە فەقەراتایە، لە بەربڕێ پشتایە. ئەگەر لەوایە کێشەیەک هەبێت بە دڵنیاییەوە ڕنگدانەوەی لەسەر میزەڵانەکە ئیشکردنی میزەڵانەکە تێکەچێت. باشە مناڵێک لە سکی دایکیەتی لە دروستبوونیایەتی ئەم دایکە پشکنین بۆ خۆیەکات بزانێت بارودۆخی دووگیانێکی چۆن چۆنە. لە هەمان کاتە پزیشکی پسپۆڕی سۆنۆگرافی تیشک کە کاتە سەری مناڵەکە ئەکات ئەبینێت میزەڵانەکەی ئاوساوی هەیە، ئەبینێت گورچیلەی مناڵەکە لە سکی دایکی ئاوساوی هەیە، یان ئەبینێت ئەو ئاوەی کە بە دەوری مناڵەوەی کەمە. ئەم بەواتای ئەوەیەت کە ئەم میزەی کە ناو میزەڵانەکە لەناو گورچیلەکەی دروست بووە لەناو میزەڵانەکەی خەزنە بێت نایێتە دەرەوە بچێتە دەوروبەری مناڵەکە و بەو شێوەیە ئاوی دەوروبەری مناڵەکە کەم دەرەچێت، ئاوی میزەڵان و گورچیلە و حالبەکانی ئەبێتەوەی فراوانبوون و زۆرتر دەرەچێت. لەسکی دایکی ئەتوانێت چارەسەر بکرێ بۆ ئەو لە هەندێک حاڵەتە. ئەو حاڵەتانە چین؟ ئەگەر پەردەی بۆری میزی هەبێت لە کوڕانە، پەردەی بۆری میزی هەبێت ئەتوانرێت کە ئەتوانرێت بۆی دابنرێت ئامێرێکە وەکو چۆن جۆرێکە لە کوونکردنی میزەڵانەکە و لێەوە میزەکەی دەرەوە بۆ ئەوی ئەو مناڵە گورچیلەکانی زەرری پێنەگا، میزەڵانەکە زەرری پێنەگات و تا لە دایکە بێت کە لە دایک بۆ ئەو کاتە ئیشەکەی بۆ ڕێگەکرێتەوە. ئەمە زۆر 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 باو نییە، بەڵام هەیە ئەوەی کە زۆر گرنگە لە دوای لەدایک بوونە. مناڵەکە هیچ کێشەیەکی نییە، وردە هەندێشتی بۆ دروستە بێت
وەکو نیشانە گومان دروست دەکات. دکتۆر ببوورە پێش ئەوەی باسی ئەوە بکەی بۆ نمونە خۆراک عیلاج ئەو دایکانەی کە دووگیانن نابێتە هۆکار بۆ ئەوی ئەو منداڵە تووشی ئەو حاڵەتە ببێ؟ بە دڵنیاییەوە ئەگەر دایکێک دووگیان ببێت بەرنامەی نەبوو بێ بۆ دووگیانەکەی بەرنامە چی بۆ دووگیانی بریتێت لە دەرمانی فۆلیک ئەسید. ئەگەر فۆلیک ئەسید بەڵێ ئەگەر پێش ئەوە فۆلیک ئەسیدی نەخوارد بێت ڕێژەی ئەو مادەیە ئەو ڤیتامینە لە گیانە کەم بێت ئەبێتە هۆی دروستبوونی خراپ دروستبوونی بڕبڕی پشت و دەرکەپەتکی مناڵەکە و بۆ تەمەنی ئەو مناڵە بۆ هەموو تەمەنی ئەبێت باجی ئەوە ئەبێبات چونکە زۆربەی کاتە و میزەڵانانە بە دەرمان چارەسەر نابن دوایی. ئەوە ئێستا سەر باسی ئالۆزی نەخۆشیەکان نەخۆشی زۆر ئالۆزن و زۆر لەلایەن خەڵکەوە یعنی زۆر زانیاری نییە بۆ میزەڵان بۆچی تووشی نەخۆشیە بێت بە تایبەتی لە مناڵانە بەڵێ میزەڵان تووشی نەخۆشیە بێت و نەخۆشی زۆر جددی و زۆر خراپی تووشە بێت. باشە دوایەوەی کە لە دایکە بە مناڵەکە ئەومان بۆ باسکێ ببوورە قسەکەشم پێ بڕێت. مناڵەکە لە دایکە بێت بۆ نمونە سەیرەکرێت دیقەتە درێ مناڵە شیر باش ناخوات یان دەرزوتای هەیە یان ئەوە تا لە کاتی میزکردنا تۆزێکە تەمەنی گەورەتر بێ سووتانەوەی هەیە یان زوو هەوکردنی میزەڵانی هەیە بێگومان ئەبێت پشکنین بکرێت بە پشکنینی ئەوەی کە لە بەردەستایە پشکنینی میز و سۆنار و ئەوانە گومان لای دکتۆرەکە دروستە بێ بێگومان دکتۆری مناڵان یەکەم جارە ئەوشتا ئەبینێت لەلای ئەو گومانەکە دروستە بێ ئەنجا عینێرە بۆ دکتۆری تایبەتمەندی میزەڵدانی مناڵان چکە پسپۆڕێکی جیاوازە پسپۆڕێکی زۆر جیاوازە ئەمە وردەکاری زۆرتیایە عینێرە بۆ لای ئەو ئەوش لە پاش پشکنین بە تیشک کە پێوترێت ئەشعەی ملەوەنی میزەڵان بە سۆندەیەکی تایبەت دەرمانێکی ڕەنگی ئەخرێتە میزەڵانی مناڵەکەوە باشە ڕسمی ئەگیرێت ئەو کاتە دەرەکەوێت کە شێوەی میزەڵانەکە چۆنە قەبارەکەی چۆنە لە پاش میزکردن بەڵێ ئێستا باسی ئەوشەکەن لە پاش میزکردن چەند میزەمێنێتەوە لە میزەڵانەکەی بە شێوەیەکی ئاسایی میزەڵان هەر ناوەکەی خۆی بەخۆیەوێت تێبێت شێوەکەی خڕبێت قەبارەکەی دیاریکراوە بە پێی تەمەنەکە ئەمە کە خۆمان بە پێی تەمەنەکە قیاسێکین ئەزانین و ئەبێ کە میزی کرد مناڵەکە بە تەواوەتی میزەڵانەکە بەتاڵ بێتەوە هیچ دەرمان لە میزەڵانەکە نەمابێ. ئەگەر هاتوو نەخۆشەکە میزەڵانی زۆر گەورە بوو نەیتوانی میز بکات ئەمە پێوترێ شەرەلی میزەڵان. ئەگەر هاتوو بەڵێکێکە لە نەخۆشە باوەکان ئەگەر هاتوو بە پێچەوانی ئەو میزەڵانەکە بچووک بوو زۆر میزی نەگرت و خڕ نەبوو میزەڵانەکە وەکو شێوەی دارسنۆبەرێک وا بوو زبر بوو دیوارەکەی باشە یان گوپی تیا بوو میزەڵانەکە چەند گوپێکی تیا بوو ئەمە پێوتری میزەڵانی تووڕە کە ئەمە زۆر خەتەر و ترسناکە بۆ سەر گورچیلە زۆربەی زۆری ئەو مناڵانی کە گورچیلانەوە سێت هۆکاری سەرەکی ئەم جۆرە میزەڵانەیە چونکە زەختێکی زۆری تایە باشە ئەمە جۆرێکی ترە جۆرێکی تر لە نەخۆشەکانی میزەڵان ئەوانن کە بۆ نمونە پەردەی میزەڵانیان هەیە پەردەی بۆری میزیان هەیە ئەمانە چارەسەرکردنەکانن ئاسانە بەڵام چاودێری دوای نەشەرگەرێکی قورسێکی تایە بۆ نەخۆشەکە و بە دایک و باوکەکە باشە میزەڵانمان هەیە توانای کشانی نییە ناتوانێت بکشێت ناتوانێت میزێکی زۆر گلباتەوە کاتێکیش کە میزەکات ناتوانێت بە تەواوەتی بەتاڵ بێتەوە بەهۆی نیشتنی چەند مادەیەک وەکو کۆلاجین لەناو ماسوولەکانی میزەڵانە ئەم توانە لاستیکە لە دەسەیات ئەمە جۆرێکی ترە کە بە زۆی لەو کەسانەیە ڕوئەت کە پەردەی میزەڵانیان هەیە پەردەی بۆری میزیان هەیە. دکتۆر بۆ نمونە پێدانی شیری کوتۆ یاخود ئاو ئەمانە هیچ ئەبێتە هۆکار بۆ پەیوەندی نییە پەیوەندی نییە باشە هیچ نەخۆشێکی ترماوە باسیکەی بزانین ئەو نەخۆشیانی ترکە لە مناڵە زیاتر باون. بەڵێ میزەڵان نەخۆشەکانی زۆرە ئێمە باسی ئەو نەخۆشیانەکەین کە پەیوەندی بە ئیشکردنی میزەڵانەکە باشە چکە میزەڵان ئەگونجێ بەردی تابێت هەر لە تەمەنی مناڵیە ئەگونجێت میزەڵانەکە لە دروستبوونیا گوپی هەبێت ئەگونجێ میزەڵانەکە بۆ نمونە حالبەکانی بە شێوەیەکی ناڕێک داخلی میزەڵانەکە بێت و میزەگەڕێتەوە بۆ گورچیلە ئەمانە بابەتێکی جیاوازترن. باشە ئەوەی ئمە باسیەکەین تێکچوونی ئیشی میزەڵانە کە نەخۆشی زۆر جددی و زۆر ترسناک دروست دەکات. زۆر باشە دکتۆر خۆت بە حکمەوەی لە کارەکەیت بەپێ ئەو داتا و زانیاریانەی کە خۆت ڕۆژانەیەتە بەردەست
ئەم نەخۆشیە باوە حاڵەتە لە کوردستان یاخود دیاردەیە؟ بخۆی نەخۆشیە لە هەموو جیانە هەیە، دیاردە نییە بڵێ یان حاڵت بێت. ئەمە نەخۆشیە و لە دنیاە هەیە و ساڵانە چەندین مناڵ لە دایکە بێت کە زگماکی هەیە لە دڵیا لە چاویە مەسەرەن لە گیانی مناڵەکەیە میزەڵانی ژێکێک لە ئەندامەکان کە گونجێت ناڕێکیەکە بێت. بەڵام دوو جۆر هەیە، ناڕێکی لە ڕێگەی لە جۆری شکڵی میزەڵانەکەەوە فەرقی هەیە لەگەڵ ناڕێکی لە ئیشکردنەکەیە. ئیشکردنەکە گرنگترین جۆری نەخۆشیەکانە کە هەیە کە ئەبێت بەڕاستی دەستنیشان بکرێت، نەخۆشیەکەی زوو دیاری بکرێت و ئەبێت چارەسەر بکرێت. زۆر باشە. دکتۆر، ئەم نەخۆشیانەی کە باست کرد لە ڕەگەزی مێو لە ڕەگەزی نێراهی جیاوازیەک هەیە لە حاڵەتی توشبوونەکە یاخود وەکوویەکە؟ لە ڕاستیە لە نەخۆشیێک و بۆ نەخۆشیێکتر فەرقەکات. بۆ نمونە هەبوونی پەردەی بۆری میز لە مناڵانی کوڕا هەیە. هۆکار بۆ ئەمە چیاگەر؟ لەبەر دروستبوونی تەشریحی مناڵ کوڕ فەرقی تۆزێک هەیە لە ڕووی فیزیۆلۆجیەوە فەرقیان نییە، بەڵام لە ڕووی پێکاتی توێکاری و تۆزە فەرقەیە. ئەم فەرقە دواییش ئەندامی زاوزەی نێرومێت چەند فەرقیان هەیە، ئەوە فەرقەکەی پەیوەندی بەوە هەیە نەک پەیوەندی بە ئیشکردنەوە هەبێت. هەندێک نەخۆشیمان هەیە وەکو کە زیاتر لە تەمەنەکانی سەروترا ڕۆیان نەک لە مناڵاوکو فاولەر سندرۆمی پێوترێت لە ژنا ڕۆیات، لە ئافرەتی گەنجا ڕۆیات. باشە کەواتە ئەگونجێت هەندێک لە نەخۆشیەکان تایبەت بە پیاوان بە کوڕان، هەندێکیان تایبەت بە کچان، بەڵام ئەمە زۆر شتێکی بەرچاو نییە. ئەوەی کە هەیە ئێمە باسی شەلەلی میزەڵانەکەین، ئیفلیجی میزەڵان لەگەڵ تووڕەبوونی میزەڵان. ئەم دوو نەخۆشیە زۆر نەخۆشیێکی گرنگن کە قسەی لەسەر بکرێت. ئەم دوانە چونکە یەکێکیان بریتێلەوەی کە کەسەکە ناتوانێت میزی خۆی بە تەواوەتی بکات و بەتاڵی بکاتەوە، کێشە بۆ دروستەکات، هەوکردن دروستەکە. ئەوەی تریان بەهۆی ئەو فشارە زۆرەی کە ناو میزەڵانە دروستە بێت، ئەم فشارە بەشێکی ئەگوازرێتەوە بۆ گورچیلەکە. واتە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی توشبوونی ئەم نەخۆشیە. خۆی نەخۆشیەکە بەو جۆرەیە. هۆکارەکەی باسمان کردمان ئەگونجێت لە یەکێ لە سنتەرەکانە کێشە هەبێت، یان سنتەرەکانی کۆنتترۆلی میزەڵان کە لە دیوارەکەی خۆیان هەیە، یان لەوانەی کە لە بڕبەر پشتا هەیە لە دەرکەپەتکە هەیە، یان ئەوەی کە لە مێشکە هەیە لەسەرەوە هەیە. لە هەر ئاستی دایکەکەیە بڵێ لە حاڵەتی دروستبوونە. بەڵام ئەگەر مناڵەکە لە دایک بوو دوای ئەمە لە دوای ئەوە کە لە دایک بوو ئەگەر کێشەکانی هەبێت، ئەو کێشانی هەبوو بێت، لەوانەیە دوای 2 ساڵ دەربکەیان، دوای 4 ساڵ دەربکەیان، دوای 5 ساڵ دەربکەوێت. ئەگونجێت ئەم مناڵە لە کارەساتێکی ئۆتۆمبیلە زەبرێ بەر پشتی بکەوێت تووشی ئەو حاڵەتە ببێت. ئەگونجێت تووشی هەوکردنێکی ڤایرۆسی تایبەت ببێت دیاریکرا و کە زانراو نییە تووشی ئەو حاڵەتە ببێت. ئەگونجێت نەشتەرگەریەکی بۆ بکرێت بۆ نەخۆشیەکی تر تووشی ئەم حاڵەتە ببێت. ینی بە کوردەکەی بەشێکی زگماکە، بەشێکیشی لە دوای لە دایک بوون بەهۆی بەرکەوتی لەگەڵ ژینگەیە دروستە بێت. زۆر باشە. هیوادارم ئەو دایکانی کە ئەیانەوێت و گیان بن بینەری ئەم پرۆگرامە بە شتێکی زۆر باشت باس کرد کە هەم پشکنین بۆ خۆیان بکەن و هەم ئەو حاڵەتاری کە باست کرد ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن بۆەوەی لە کۆتایی هەم دایکەکەش زۆر ناخۆشیەکان بۆ دایک و باوکەکەیە وەک ئەوەی بۆ مناڵەکەش بکەڕێتەوە. لە سەرەتایە بەس دوای مناڵەکە بە کۆرسێکی ناخۆشی زۆر ژیانە تێپەڕەبێت. بەداخەوە بە شێوەیەکی گشتی دیاریکردنی نەخۆشیەکە لەوێ ناوەستێت کە تەنها پشکنینی میز و سۆنار بکرێت، لەوێ ناوەستێت کە ئەشعەی ملۆنی میزەڵان بگیرێت. لە دوای ئەوە مناڵەکە پێویستی بە نازوری میزەڵانە بێت، کابێ بە ئەمریکی تایبەت و لەژێر بەنجە سێرێکی میزەڵانەکە بکرێت، بزانن بەڵێ بزانین زبربوونی ناوەی میزەڵانەکەی دەرەجەکەی چەنە، قەبارەی میزەڵانەکە لە ڕاستیە چەنە و هیچ کێشەی تر هەیە لە دروستبوونی میزەڵانەکەیە. لە دوای ئەوە پێویستەکە هێڵکاری میزەڵان بکرێت، کامەش لەوانەیە بابەتێکی تازەوە بۆ خەڵک. ئەوان بیستویانە تەنها هێڵکاری بۆ دڵ کراوە، یان هێڵکاری بۆ مێشک کراوە بۆ ئەوانی کە گەشتیان هەیە، یان هێڵکاری بۆ دەمارەکانی دەست کراوە. گرنگترین و ئاڵۆسترین جۆری هێڵکاری میزەڵانە لەوانەیە کە باسمان کرد. هێڵکاری میزەڵان زۆر داتامان بەردەستەخات، زۆر زانیاریمان بەردەستەخات. ڕاستە لە کوردستان ئەو هێڵکاریە بۆ نەخۆش چەندین ساڵاکرێت. زۆر باشە، زۆر نەخۆشەیە هێڵکاریەکەی
داتایەکی زۆری تایە لەگەڵ ئەوشان ناتوانین پشتی پێ بەسین لە 100% بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەک تەنها نزیکمان نکاتەوە لە دوا دیاریکردن هی نەخۆشیەک باشە نزیکمان نکاتەوە زانیاریمان پێدات ئایا ئەم میزەڵانە لە جۆری میزەڵانی ئیفلیجە شەلەلە یان لە جۆری میزەڵانی تووڕەیە باشە لە دوای دیاریکردنی نەخۆشیەکە بەگشتی 4 جۆر چارەسەرمان هەیە بۆ ئەم جۆرە میزەڵانانە زۆر باشە دکتۆر پێش ئەوە پرسیاری ترە لێ بکەم پێم خۆش ئەم پرسیارەی سەلام دروست بوو هیچ حاڵەتێک هەیە ینی ئەم نەخۆشیە دوور بێخوا ببێتە هۆی ئەوەی بێتە هۆی مردنی کەسەکە یان مناڵەکە بەڵێ بەداخەوە بە ئەگەر کە زوو چارەسەر نەکرێتە بێتە هۆی وەستانی گورچیلەکانی و یان هەوکردن و بڵاوبوونەوەی هەوکردنەکە بە ژیانی نەخۆشەکەیەوە بێتە هۆی مردنی نەخۆشەکە دەیان مناڵ لە چاوەڕوانی چاندنی نەشتەرگەری گورچیلەیان چاندنی گورچیلە بەهۆی وەستانی گورچیلەکانیانەوە یان دەیان مناڵ لە نەخۆشخانەکان داخڵ ئەبن لە نەخۆشخانە بۆ هەوکردنی دووبارە و سێباری میزەڵدان کە ئەمە ڕۆژێک لە ڕۆژان بڵاو بێتەوە بۆ ناو خوێن و ئەبێتە هۆی تێکچوونی بارودۆخی مناڵەکە و پێی ئەڕوات دکتۆر کەم خواردنی ئاو یاخود هێشتنەوەی میز ئەمە عادەتێکە لە ناو مناڵە زۆر هەیە ئەوە هیچ پەیوەندێکی هەیە بەسەر ئەو نەخۆشیەوە پەیوەندی نییە بەم نەخۆشیەوە بەڵام حاڵەتێکی تر هەیە حاڵەتێکی تر هەیە کە لە مناڵانە ڕوایە بە زۆری لە مناڵە کچەکانە ڕوایە ئەو ژەوەی مناڵێک بۆ نمونە زۆر مێشکی مەژوڵە بێت بە تەلەڤیزیۆنێکەوە بە مۆبایلێکەوە میز ناکە بەڵێ ئەوە حاڵەتێکی زۆر نابێتە هۆی ئەو نەخۆشیە لە ڕاستیان نابێتەوە بەڵام زەعافاتی خراپ بەڵام جۆرێک لە خوی میزکردنی مناڵەکە تێکەیە خوی میزکردنی مناڵەکە ئەما بێتە هۆی جۆرێک لە نەخۆشی بۆنی میزەکەی ناخۆشە بێ هەوکردن دروستەکات پاشان دیواری مزەڵانەکە ئەستورە بێت ئەو کێشانە دروستەکە بەس نابێتە هۆی وەستانی گورچیلەکە زۆر باشە بەڵام هەر مزەعافاتی خۆی هەیە بەتەکید تا ڕادەیەک ئەیکەم ئەو خواردنەوە لەلایەن مناڵ ئەویش ئێستا بێگومانە بێتەوە هۆی هەوکردن کەم ئەو خواردنەوە ئەبێتە هۆی دروستبوونی بێت ئەمانە جۆرێک لە نەخۆشی تر دروستەکەن کە پەیوەندی بە فەرمانی میزەڵانەکەەوە نییە زۆر باشە بزانم ئەم نەخۆشیانە چۆن دەستنیشان ئەکرێت لە ڕێگەی باسمان کرد یەکەم جار گومان دروستە بێت باشە لە دوای گومان دەسەکرێت پشکنین پشکنینەکان لە کۆتاییدا هێڵکاری میزەڵانی بۆ کرێت و پزیشکەکە بڕیارەدات کە ئەمە چ جۆرە نەخۆشیەکە چەند جۆری نەخۆشی ئەوەمان هەیە خۆی لە ئوتە لە بۆ تێگەیشتن لە بابەتەکە ئێمە دوو جۆرمان هەیە ئەوانەی کە ئیفلیجی میزەڵانیان هەیە ئەوانەشیان کە میزەڵانی تووڕیان هەیە هەرێکەشیان دەرەجەی خۆی هەیە دەرەجەی کەم هەیە مام ناوەندێ دەرەجەی زۆر هەیە دەرەجەی زۆر هەیە لەگەڵ یا سزبوونی گورچیلەکە دەستی پێ کردووە هەیەی یان نیەتی ئەمانە هەمووی گۆڕێت قەبارەی میزەڵانەکە شێوی میزەڵانەکە تێک چۆیان تێک نەچووە هەموو ئەمانە ئیگۆڕێت گرنگترین شت ئەوەیە مناڵەکە قەبزی هەیە لەگەڵ یان نا ئەگەر مناڵێک قەبز بوو بێگومان ئەبێت پشکنینی بۆ بکرێن من لێرە بە پێویست دەزانم بە هەموو دایک و باوکانە ڕابگەێنم کە ئەگەر مناڵەکانیان قەبزی هەبوو ئەبێت پزیشکی میزەڵانیش ئەو مناڵە ببینێت پشکنینی میزەڵانی بۆ بکات ئەمە یەک دوو هەمیان ئەگەر خەلەلێک هەبوو لە فقراتی مناڵەکە لە دروستبوونی فقراتی مناڵەکەی بێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆری میزەڵان نابێت میزەڵانی مناڵان چونکە ئەمانە وردە ئەبنە هۆی تێکچوونی میزەڵانەکە و ناهێڵێن نیشانەکانی لە شەڕۆژێکە دەربکەوێت دوایی ڕایەت ینی مەسەن کە نیشانەکانی وردە و دەرەکەوێت دایک و باوکەکە ڕایە مناڵەکەش لەگەڵ ڕایەت هەتا هەندێک لە هەندێک بارە نەخۆشەکە یەت بەڕشانەوەیت کە کاتە پشکنینی بۆکەن سێرەکەن گورچیلەکەی وەستاوە بەداخەوە دکتۆر چ پەیوەندێکی لە نێوان قەبزی مناڵ لەگەڵ ئەم نەخۆشیە هەردووکیان یەک جۆر دەماریان بۆ چووە لە فقراتەوە باشە ئەگەر مناڵەکە ڕێخۆڵی باش ئیش نەکات معنای میزەڵانی شلەوانەی باش ئیش ناکات ئەمە یەک دوو هەم قەبزیە بێتە هۆی کۆبوونەوەی پیسایەکی زۆر لە ڕێکە و کۆمی مناڵەکە و زەختێکی زۆرە کاتە سەر میزەڵانەکە و نایهڵێ ئیشی خۆی بە ڕێکبێکی جێبەجێ بکات بۆیە زۆر جار ئەو مناڵانەی کە کێشەی میزەڵانیان هەیە دەرمانیان بۆ نووسین دەرمانەکە ئیش ناکات چونکە مناڵەکە قەبزە دەرمانەکانی ئێمە جارێکتر قەبزەکە زیادەکە لەبەرەوە پێش چارەسەرکردنی کێشەی میزەڵانەکە ئەبێ قەبزەکە چارەسەر بکرێت و ئەبێ بەردەوام قەبزەکە چارەسەر بکرێت لەگەڵ چارەسەری میزەڵانەکە هاوتەری بەبێت قەبزەکە چارەسەر بکرێت
زۆر باشە دکتۆر نیشانەکانی ئەم نەخۆشیەچین بە حکمەوەی کە زیاتر ئێمە باس لەوە ئەەکەین باز لە نەخۆشیەکەی لەناو مناڵانە بە حکمی مناڵانێ تەمەنێکا بێکە نەتوانێت دەری بۆ بڕێ نەتوانێت قسە بکە چۆن باوانی تێبگەێنێ چۆن بۆ نمونە پزیشکەکە تێبگەێن یاخۆت باوانی ئەو منداڵانەی تووشی ئەم حاڵەتە ئەبن مەسەرەن نیشانەکانی چی بکەن ئەگەر شتێکی لەو جۆریان بینی ئەکسەر سەردانی پزیشک نیشانەکانی زۆر نییە باشە لەبەرەوە بە ئاسانی پشتگوێ ئەخرێت و لە بیرەکرێت و پێنازانن بۆیە بێ گومان هەبێت بۆ نمونە زوو هەوکردنی میزەڵانی بۆ دروستە بێت میزەڵانەکە ناتوانێت میزێکی زۆر گلباتەوە بە شەو بە ڕۆژ مناڵەکە میزەکە بەخۆیە بە شەو یان بە ڕۆژ هەردووکیان میزەکە بەخۆیە نەک بە تەنها بە شەو میز بکە بەخۆیە ئەمە حاڵەتێکی جیاوازە ئێمە باسیەوەکەین ئەگەر بە ڕۆژ و بە شەوش میز بکە بەخۆیە یان مناڵەکە میزەکات بەس بە تەواوەتی میزی بۆ ناکرێت میزەکەی باریکە یان خێرا ئەچێ بۆ میزکردن بەڵام میزەکەی کەمە هەموو سەر کاتژمێرەکە بچێ بۆ میزکردن بەڵام دایکەکە تێبینی ئەوەی کرۆ میزەکە کەمە ئەمە گومان دروستەکە سیرەکەی مناڵەکە قەبزە باشە کێشەیەک لە فەقراتیا هەیە لە بڕبڕی پشتیا هەیە و خۆشیان ئەزانن و دکتۆری بڕبڕی پشتیش بینیوێتی ئەمانە هەموو ئەو گومانانن کە ئەبێ ئەم مناڵە ببرێت بۆ پزیشکی پسپۆری میزەڵان بۆ ئەوەی لێکۆڵنەوەی وردی لەسەر بکات و بزانێ ئایا نەخۆشەکەی هەیە یان نیەتی ڕەنگی میز دکتۆر هەل هەنێک ناگۆڕدرێت ناگۆڕێ هیچ ئەتیادیە بەڵێ زۆر باشە ئەگەر مناڵەکە تووشی ئەم حاڵەتە ببێت لایەنە خراپەکانی لایەنە نەگەتیڤەکانی بۆ ئەم مناڵە باسە لەوەت کرد کە بە هەموو تەمەنی ئەبە باجی ئەمە بات بە وردی بۆم باس کە بزانم ئەو لایەنە زۆر خراپانی بەڵێ ئەگەر مناڵێک تووشی ئەوکردنی میزەڵان ببێت بەهۆی میزەڵانێکی تووڕەوە ئەگەر چارەسەر نەکرێت بەڵێ ئەمە ئەمڕۆ بۆ منەن مناڵێک تووشی ئەوکردنی میزەڵان بووە لە هەمان کاتە تووڕەبوونی میزەڵانیشی هەیە نەخۆشی تووڕەبوونی میزەڵانی هەیە بەشێک لەو میزە ئەگەڕێتەوە بۆ گورچیلە ئەبێتەوەی هەوکردنی گورچیلەکە هەموو هەوکردنێکی گورچیلەکە برینە لەسەر گورچیلەکە دروستەکە ئەم برینە دوایی چاک بوونەوەکەی دوو کێشە بۆ مناڵەکە دروستەکە یەکەمیان بەو مناڵە تووشی زەختە بێ لەو تەمەنە مناڵە تووشی زەختە بێت دووهەمیان ئەو زەختا بێتە هۆی وەستانی گورچیلەکەی لەگەڵ ئەو برینەی کە چاکە بێتەوە لەناو گورچیلەکەیە هەبێت هۆی وەستانی گورچیلەکەی دوایی چارەسەری تریشی نییە ئەگەر جارێک بێت لەوانەیە چارەسەر بکرێ ئاسایی بێت بەس کە دووبارە و سێبارە ئەوە بۆەوە ئەو کاتە ئەبێ ئەو مناڵە بیری لێ بکرێتەوە کە چارەسەری تەواوەتی بۆ بکرێ نابێ بەو جۆرە پشتگوێ بخرێ هەندێک میزەڵان هەیە قەبارەکەی زۆر گەورەیە و نەخۆشەکە ناتوانێت میزەکەی خۆی بە تەواوەتی بکە مناڵەکە ئەبێ زوو چارەسەر بکرێت چونکە ئەما بێتە هۆی دروستبوونی بەردی میزەڵان لەگەڵ هەوکردنی میزەڵان لەوانەیە بڵێ اینجا بەردی میزەڵان قەیچێکە دروست بێتەوەمانە بەردی میزەڵان ئەگەر بە درێژخایانی لە میزەڵانی مناڵێک کامایە و گەورە بوو و پاشان گەورە بوو ئەگونجە بگۆڕێ میزەڵانەکە بگۆڕێ بۆ نەخۆشی تر خەڵکێ بۆ نمونە چەندین ساڵ بەردێک لە میزەڵانیا بۆ دوایی لە تەمەنێکی گەنجا تووشی شەرپەنجەی میزەڵانە بێت ئەوەی یەکە لەوە کارەکان یان هەوکردنی خێرای میزەڵان دوایی بە تایبەتی ئەوانەی کە زۆر خۆیان پشتگوێخن میزەڵانەکە فێری هەوکردنی میزەڵانە بێت دوای قەبارەکەی وردە و تێکەچێت هیچکردنەکەی تێکەچێت لەهانێ مناڵە لە کاتی میزکردنە ئازاریانەیە خودت ئەڵێ لە خۆمانڵە بەرمۆسەڵان ئەمە هیچ هۆکارێکی ئەوە هەیە ئەمە نیشانی هەوکردنی میزەڵانە هەوکردنی میزەڵان ئەبێ گومان دروستکات ئازاریانیان ئەگرین هەنێک کات بێگومان ئەوە پێ ئەوترێت نیشانەکانی هەوکردنی میزەڵان هەوکردنی میزەڵان خۆی هۆکاری هەیە ئەبێ بگەڕێم بزانین هۆکارەکە یەکێک نییە لەم دوو نەخۆشیە تووڕەبوونی میزەڵانە یانی فلجی میزەڵانە چونکە هەوکردنی میزەڵان خۆی ڕاستە بابەتێکی سەر بەخۆیە بەڵام یەکێک لە نیشانەکانی تووڕەبوونی میزەڵان یان شەلەری میزەڵان بریتە لە هەوکردنی میزەڵان زۆر باشە مە بەستمەوە گەر ئەم حاڵەتانە بۆ نمونە حاڵەتێکی باوە لە ناو مناڵانەکە ئەگەر یەک جار بێت لە کچانە یەک جاربێ کێشە نییە باشە لە کچانە ئەگەر یەک جاربێ کێشە نییە هەر تەمەنێک بێت بەس لە کوڕانە ئەگەر یەک جاریش بێت ئەبێ پشکنین بکە زۆر باشە بزانم چارەسەریەکانی چێ دکتۆر چارەسەریەکان بە تایبەت بۆ مناڵ بەڵێ چارەسەرەکان چۆنە ئایا چارەسەری پزیشکی زیاتر یاخود چارەسەری چی وەرئەگرێ مناڵ بەڵێ بۆ ئاسانکردنی بابەتەکە تۆزە بابەتێکی ئاڵۆزە ئێمە بۆ ئەوی کە
بینەران بیسەران بەباشی لەم بابەتەکە تێبگەن ئێمە پۆلێنێکین بۆ 4 جۆر چارەسەر باشە بە تایبەتی ئەم ئێستاکە قسە ئەەکەم لەسەر چارەسەر باسی میزەڵانی تووڕە ئەەکەم چونکە ئەمان خەتەرەکەیە زۆر باشە ڕێگامان هەیە ڕێگای دەرمانە دەرمان بەکارهێنین و دەرمان و چاودێری دەرمانەکە کەم و زۆر ئەکرێت و چاودێری لەوانەیەکێ پرسە بڵە چاودێری چۆن ئەکرێت چاودێری لە ڕێگای فەحسی میزەوە ئەکرێت لە ڕێگای سۆنەرەوە ئەکرێت لە ڕێگای ئیشکردنی گورچیلەوە ئەکرێت لە ڕێگای تەختیتی میزەڵانەوە ئەکرێت کە بوتمان هەلکاری میزەڵانی پێودرێ ئەمە بەس چەند مانگ جارێ بۆ نمونە 3 مانگ جارێ بە پێی توندی حاڵەتەکەی ئەو دەرمانانی کە بەکارێ بۆ نمونە هەندێک کات مناڵ دەرمان وەرناگرێ دەرمان ناخوا چی ئەکرێ بۆ ئەمە بە شروع هەیە و بە حەپەیە بەشەی پلاستەریش هەیە لە ڕاستیە زۆر باشە بەشەی پلاستەریشەیە بەڵام ئەگەر مناڵێک ئەو شتانە وەرنەگرێت ئەو کاتە بیر لە ڕێگا چارەی دووهەمەکەینەوە کە تۆزە زەحمەترە چی ئەوان بزانین بەکاردانی سۆندەیە جا سۆندەکە ئەگەر ڕۆژانە دایکەکە بەکاری بێنێ هەموو 2 کات ژمێر جارێک ئەبێ سۆندەیەکی تایبەتێ بیبێتە ناو میزەڵانەکەی و بەتاڵی کاتەوە و سۆندەکە دەربێنێتەوە یانەوە تا ئەبێ سۆندەکەی تیاابێ بە لە کاتی سەفەرە لە کاتی مەکتەبە لە کاتی ئەو شتانەیە سۆندەکەی تیاابێت ناو میزەڵانە بۆ ئەوەی ئەو میزێکە لە میزەڵانایە بە زەختێکی زۆر و بە هەوکردن و نەگەڕێتەوە بۆ گورچیلەکە زۆر زۆر قورسرە هەم بۆ مناڵەکان بێگومان بەس هەیە لە سلێمانی دایک و باوکی ڕۆشنبیر و خوێنەوار هەیە کە زۆر زۆر بەوریاییەوە لە بابەتەکە تێگەیشتون و ئەنجامی ئەدەن بۆ مناڵەکان و نەتیجەی زۆر زۆر باشیە بووە ئەو سۆندەی هەم بۆ کچانیش و هەم بۆ کوڕانیش ناکات زۆر باشە چیتر دکتۆر ئەفۆ ئەمانە با بڵین ئێکیان وتمان دەرمانە دەرمانیش وەکو باسمان کرد بە ڕێگەی شروع بێ بە ڕێگەی حەبەیە دەرمانی ترمانە وەکو دەرزیە دەرزیە دەرزی بۆ تۆکسەیە ئەوەی کە ئێستا بۆ جوانکاری بەکارێنرێت ئەتوانێت لە میزەڵان بدرێت یەکێک پرسیاری بۆ دروستە بێت دکتۆر چۆن بۆ تۆکس کە بۆ جوانکاری بەکارێت لە ئافرەتانە و لە ئەوانەیە بۆچی بۆ میزەڵان بەکارێ میزەڵانەکە تووڕەیە ژماری کرژبوونەکانی زۆر زۆرە دەرزەکەی لێ ئەدرێت بۆ ماوەی 6 مانگ ئەو میزەڵانە خاوە بێتەوە ئەوە یەکە لە ڕێگا چارەسەرەکان ئەم میزەڵانی تووڕەیە لە ماوەی 6 مانگە میزەڵانێکی تووڕە ئەگۆڕین بۆ میزەڵانێکی خاو بۆ میزەڵانێکی ئیفلیج بوو چکاویان سەلامەترە وردە وردە لە کۆتایی لە نزیکی 6 مانگە ئیتر کاریگەری دەرمانەکە بۆ تۆکسەکە لەسەر میزەڵانەکە نامێنێ وردە وردە نیشانەکانی دەرەکەوێتەوە ئەمەشە لە ڕێگەی پەنجەوە دکتۆر ئەکرێت لە ڕێگەی بەنجی گشتیەوە ئەکرێت چەند جار ئەکرێت 6 مانگ جارێک 6 مانگ هەموو 6 مانگ جارێک دکتۆر ئەم نەخۆشیە بڵێن بنە بڕ ئەبێت لە ڕێگەی ئەم چارەسەریانی کە ئەمانە کاتین یعنی هەتا ئەم مناڵە هەتا ئەگونجێت ئەو مناڵە هەتا تەمەنی وەکو فشاری خوێن وەکو شەکرە ئەمانە دەرمان بەکاربێنێت ئەشگونجێت ئەو دەرزێ بەکاربێنێت ئەشگونجێ خۆی مناڵەکە گەورە بێ فێری سۆندەکە بکرێت خۆی سۆندەکە بۆ خۆی بەکاربێنێت بەداخەوە زۆر زۆر شتەکە بۆ شێوەیە نەخۆشە مناڵەکەشم بۆ باوانیشی ڕێگا چارەسەرێکی تر هەیە ئەوش بریتە لە دانانی ئامێرێکی تایبەت باشە ئامێرێکی کارەبایی کە لە حوزی مناڵەکەیە دانرێت زۆر باشە ئەمە کارەبا دروستەکە خۆی کارەبا دروستەکە دژی ئیشکردنی میزەڵانەکە بۆی هێواش بێتەوە ئەوە ڕێکی خات باتری تایبەتی تایە باشە تەوقیت دەکرێت قورمی شەکرێت بەو پرۆگرامی کە خۆمان ئەمانەوێت کە ئەمە تێچوویەکی زۆر زۆری هەیە و ئالۆزیەک هەیە لە نەشتەرگەریەکەیە چونکە بە نەشتەرگەریەک دائەنرێت بە نەشتەرگەریەک ئامێرەکە دائەنرێت حاڵەتێکە ئەو بەکارێنن بۆ ئەگەر دایک و باوکێک بڵێن ئێمە دەرمان بەکار ناهێنین مناڵەکە بەکاری ناهێنێت حەز ناکەین 6 مانگ جارێک سۆندەکەش بەکار ناهێنێت ئەو کاتە بیر لەم جۆرە چارەسەریانەکەینەوە کە ئەمریکی زۆر گرانبەهایە و پێویستی بە چاودێری زۆر ورد هەیە و لە هەندێ لە زۆربەی بارەکاندا سەرکەوتن بەدەستێنێت بەس لە هەندێ نەخۆشە لەوەش سەرکەوتن بەدەست ناهێنێت ئەو نەخۆشانە چین کامانن کە سەرکەوتن بەدەست نایێنن ینی بۆچی ئەو بەڵێ نەخۆشە بۆ نەخۆشێکی ترە گۆڕێت ئەمە شتێکی بایۆلۆجی وەکو ماتماتیک و فیزیان نییە یەک و یەک بکاتە دوو نەخۆش بە شتێکی لە یەکێک بۆ یەکێک ترە گۆڕێت با بڵێن وەڵامدانەوەی میزەڵانی ئەو نەخۆشە بۆ ئەو ئامێرە لە یەکێک بۆ یەکێک تر ئەگۆڕێ هیچ کەسێ وەکو یەکێکی تر نییە بۆ ئەمە بەستە ڕێگا چارەیەک دانراوە بۆ ئەوی بزانن شێوازە دانراوە بۆی بزانن ئایا لەسەر ئەم میزەڵانە ئەم ئامێرە ئیشەکە دیاننا بە موقەت بۆ ماوەی چەند ڕۆژێک
ئامێرەکە لە دەرەوە جسمی نەخۆشەکە وەکو مۆبایل دائەنرێت زۆر باشە بە دەرزێکی تایبەت دەکرێتە یەکێک لە سەر دەمارەکانی کە داخلی میزەڵانە بێ زۆر باشە و تێبینی ئەکرێ بزان چەند ئەنجامی ئەبێت ئەگەر ئەنجامی باشی هەبوو ئەو کاتە پێی ئەوترێت کە تۆ سوود لەم ئامێرە ئەبینیت ئەگەر ئەنجامی باشی نەبوو ئەو کاتە پێویست ناکە ئەو مەسرەفە زۆرە بکرێت و ئەو نەشتەرگەرێک گەورەیە بکرێت کە لە کاتێکان نەتیجەی نەبووە لێستا لە کوردستان ئەو نەشتەرگەریەکەن ئێوە دکتۆر ئەو نەشتەرگەری لە دنیایەکەمە لەلای ئێمە ناکرێت لە جیهاناکەمە چونکە ئەبێت چەند سنتەرێکەیە لە جیهانایی کات لە هەموو دنیا و نەخۆشی بۆ نێردرێت چونکە ژمارەی نەخۆشەکان لە دنیاە کەمن کە ئەم بتوانن ئەم نەشتەرگەری ئەنجام بن و ئەبێت فەندێکی زۆریە پارێکی زۆری ئەوێت لەبەرەوە ئەبێت حکومەتێکە بێ یان ڕێکخرای و گەورە هەبێ پشتیوانی ئەم مۆزوع بکات بڵێ ئەم بابەتە بکات تا ڕادەیەکی زۆر ئەم بابەتی نەخۆشی میزەڵانە لە جیهانە زۆر ینی احتیمایم پێ نەدراوە پشتگوێ خراوە چونکە لەبەر چاو نییە وەکو شێرپەنجە نییە وەکو نەخۆشیەکانی تر نییە وەکو نەخۆشیەکانی دڵ نییە لەبەرەوە تۆزە پشتگوێ خستنیەکە بەڕاستیایە بەداخەوە بەس ئەو شتانی کە تۆ باست کرد هیچ کەمتر نییە ینی لە نەخۆشیەکانی بەڵێ ئەمە خێزانێک هەڵەوەشێنێت بەتەکیت هیلاکیان نکات دکتۆر ئەو جیهازی کە باست کرد کە ئەخرێتە میزەڵدانی ئەو مناڵەوەی ئەو کەسە ئیتر ئەو جیهازە هەتا ئەو کەسە لە ژیان نابێ هەر تیای ئەمێنێتەوە هیچی نەکی نابێت بەڵێ کارتێکی تایبەتی ئەدرێتێ بۆ فڕۆکەخانەکان بۆ ڕۆژە لە ڕۆژان سەفەری کرد باشە چکە بە هەر ئامێرێکی پشکنینا بڕوات جەڕز لێدات پێی ئەڵەن ئەم ئامێرە لە جسمی ناچێنراوە لەبەرەوە بۆی گومانیان نەبێت لە شتی خراپ و ئەمانە ئەمە یەک دوو هەم ئەگەر ئەم کەسە ڕۆژە لە ڕۆژان پێویستی بە ئامێری پشکنینی ئێماڕای هەبوو لەوانە نەتوانێت بە ئاسانی بیکات چونکە ئامێرەکە قورمیشەکەی تێکەچێت تەوقیتەکەی تێکەچێت بە جارێکتە پرۆگرام بکرێتەوە پرۆگرام بکرێتەوە بەڵێ پرۆگرامکردنەوە نەک عملیاتکردنەوە کە پرۆگرامەکە لە دیوی دەرەوە بە کۆمپیوتەر ئەکرێم ئەوە ژەر کولفەیەکی زۆری ئەوێ و بێگومانە بێ سەفەری بۆ بکات چونکە لە وڵاتێکی بۆ نمونە نەشتەرگەرێکی لەو بابەتە لە وڵاتێکی وەکو بەڕێتانیای ئەڵمانیا ئەکرێت دەبێت نەخۆشەکە سەفەر بکات بۆ ئەوێ بۆ ئەوەی پرۆگرام بکرێتەوە لەوێ اختصاسێکی جیاوازە پسپۆرێکی جیاوازە زۆر باشە بەس هەتا ئێستا ئەو جۆرە نەشتەرگەری ینی سەرکەوتنی گەوری بەدەستێناوە خەڵک زۆر سەرکەوتن لە یەکێکەوە بۆ یەکتر ئەگۆڕێت ئێمە ناڵێن سەرکەوتن لە نەشتەرگەریە چکە فەرقەکات ئێمە ئەڵێن ئەو میزەڵانە سوود لەو ئامێرە ئەبینێت دیان ناچکە لە یەکێکەوە بۆ یەکتر ئەگۆڕێ بۆ هەموو نەخۆشێکی تریش هەروایە بەڵێ چکە نەشتەرگەریەکە بێگومان نەشتەرگەریەکە سەرکەوتووە بێت ئامێرەکەت بە ڕێکپێکی داناوە هەوکردنی نییە خوێنبەربوون نییە هەموو شتێکی تەواوە بەڵام سیرەکەی ئەو میزەڵانە جوابی و ئامێرە نایێتەوە جاری وایە زۆر باشە دکتۆر من شتێکی ئەو تۆم نەماوەگەر خۆت شتێکت ما بێت خۆش بێ باسی بکەیت کۆتار ڕێگا بریتە لە نەشتەرگەری کۆتار ڕێگا بریتە لە نەشتەرگەری جا نەشتەرگەریەکە دروستکردنی دەرچەیەک بێت لە میزەڵانی مناڵەکە و بۆ ناوکی باشە بە بەکارهێنانی ڕێخۆڵە کوێرە ئێستا لەوانەیە پرسیارێکتر بێتە پێشەوە بڵێن باشە ڕێخۆڵە کوێرە هەر عەملیاتێکرێ و فڕێدرێ نەخێر ئێمە بەکاری هێنین بۆ ئەم جۆرە نەشتەرگەریانە زۆر سوودی لێبی ینی ئەو کەسێ ئەگەر ئەملاتی ڕێخۆڵە کوێرەی کرابێت ناچارین لە باتی ڕێخۆڵە کوێرە ڕێخۆڵەکەی بەکاربێنین ئەی باوکە ئێستا من نەگەر تووشی ئەو نەخۆشیە بم کێشێ من نەشتەرگەری ڕێخۆڵە کوێرەم کردووە کێشە نابێت چکە ڕێخۆڵەکەی تر ئەتوانێت چەند سنتیمێکی لێ وەربگیرێت و باریکە کرێتەوە و ڕێخۆڵە کوێرە بۆ ئەو کارە بەکارهێنرێت ئەمە ڕێگایەکیان ڕێگایەکی تریان ئەگەر میزەڵانەکە زۆر تێکچوونی هەبوو قەبارەکەی زۆر بچوو بووبەوە ئەو کاتە جگەل لەوەی دروستکردنی ئەو ڕێڕەوە میزەی بۆ دروستەکرێ ئەبێ میزەڵانەکە بە پارچەیەک ڕێخۆڵە گەورە بکرێ پارچە ڕێخۆڵە وەرەگیرێت میزەڵانەکەی پێ قەبارەکەی پێ گەورە ئەکرێت چکە بێت میزێک لە میزەڵانەکە بتوانێت کۆ ببێتەوە نەک میزەڵانێکی بچکۆلە تۆزێک میز دروست ببێت لە گورچیلەوە بێتە ناو میزەڵان کەسەکە میزی بێت ئەبێ قەبارەکەی گەورە بکرێت بە پارچە ڕێخۆڵە پاشان بە بەکارهێنانی ڕێخۆڵە یان ڕێخۆڵە کوێرە ڕێڕەوەی میزی بۆ دروستەکرێت لە میزەڵان و بۆ ناوکی لەوانەیە بڵێ ئەو ڕێڕەوە بۆچی باشە ئەو ڕێڕەوە ئەبێ سۆندەی لێوە بەکار بێت هەموو 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێر جارێک ئەو نەخۆشە ئەبێ بچێ بۆ توالێت سۆندەکە لێوە داخلی میزەڵانی بکات میزەڵانەکە بەتاڵ کاتەوە سۆندەکە دەربێنێتەوە ئاوێکی پیا بکە وشکی بکات و بیکات و گیرفانی
کەواتە سۆندەکە جارێکی تر لە ئارایە بۆ پاراستنی گورچیلەکانە ئەمە بۆ پاراستنی گورچیلەکانە باشە لەوانەیە میزەڵانێک بە تەواوەتی مشەوە بوو بێت تێکچوو بێت ئەو کاتە پێویستەکە میزەڵانەکە لا ببرێت بەڕێخۆڵە میزەڵانێک تری بۆ دروست بکرێتەوە ئەو نەشتەرگەریەکرێ لێ ئەو نەشتەرگەریانە ئەکرێت بەڵام هەستەکەم نەشتەرگەرێکی زۆر گەورە بێ نەشتەرگەرەیە کە کاتی زۆرە نەشتەرگەرێکی گەورەیە زۆر لە لای خەڵک ناسراو نییە کاتێککە بە دایک و باوکەکان دەڵێن ئەم جۆرە نەشتەرگەری پێویستە یەکسەر ڕەتێکەنەوە ئەو جۆر نەشتەرگەرە بۆ مناڵەکان ئەنجام بدەن ئاسان نییە دایک و باوکێک لەوە قبول بکەن ڕازی بۆی کە میزەڵانی مناڵەکەیان ئەبۆ شێو گۆڕانکاری بەسەرا بێت و لە کوونێکەوە بەتاڵی بکاتەوە بەس ئەو خێزان و خێزانانەی کە بۆ نەشتەرگەری ڕازیە بن دوایی مناڵەکەیان پێویستی بە چاندنی گورچیلە نابێت ئەگەر پێویستیشی پێی بێت ئەتوانرێت لە هەر کاتێکە نەشتەرگەری چاندنی گورچیلەی بۆ بکرێ بەڵام ئەگەر کاتێ هاتوو میزەڵانێکی نەخۆشی تووڕە بۆ هۆی وەستانی گورچیلە ئەسلەکانی نەخۆشەکە لەو کاتەیە چاندنی گورچیلەشی بۆ ناکرێ چونکە ئەبێتە هۆی وەستانی گورچیلە چێنراوەکە وەکو گورچیلە ئەسلەکانی خۆی ئەو کاتە چی پێویستە بێت ئەبێت لە سەرەتایە لە قۆناغیەکەمە میزەڵانەکەی بۆ دروست بکرێتەوە بۆی چاک بکرێت ئەمە کاتێکی زۆری بەڵێ تووڕێ زۆر زۆرە بەڵێ دوای 4 مانگ 5 مانگ 6 مانگ ئەنجا ئەتوانی نەشتەرگەری چاندنی گورچیلەکەی بۆ ئەنجام بێ ئەگەر نەشتەرگەری یەکەم سەرکەوتوو بێ چاندنی گورچیلە لە گەورانە شتێکی باش نییە و ینی مزعفاتی زۆر زەحمەتە هەیە ئەخۆ لە مناڵە زۆر زەحمەتە چکە دەرمانی دابەزاننی بەرگری بەکارهێنێت و هەتا تەمەنی هەیە ئەم مناڵە زیاتر لە مناڵەکانی تر تووشی هەوکردنەکان ئەبێت و بۆ زیاتر معڕەزە بۆ توژوم لە شێرپەنجە بەداخەوە بەڵێ لەگەڵەوەشە بە شێوەیەکی گشتی ئەم نەشتەرگەرانە سەرکەوتون و زۆربەی زۆری ئەو کەسانە ئەمێنەوە لە حیاتە و ژیانێکی باش بەسەر ئەبەن و بەبێ ئەوی کێشیان هەبێت و زۆربیان پارێزراوە بن زۆربیان پارێزراوە بن چکە ئەم نەخۆشیانە خۆشبەختانە نەخۆش جۆرە خراپەکەی زۆر کەمە زۆربەی زۆری نەخۆشیە سادەکانن کە تەنها بە دەرمان چارەسەرە بێ هەر لە کوردستان ئەمە یاخود هەر لە جیهانە جگە لە جیهانە بۆ جۆرەیە جگە لە دانانی ئەو ئامێرە کارەباییە هەموو جۆرەکانی چارەسەرکردن و هەموو جۆرەکانی نەشتەرگەری لە وڵاتی خۆمانە ئەکرێت و ڕۆژانە ئێمە ئەیبینەوە حاڵەتانە و زۆر نەخۆشیێستا کە گویان لە منە چارەسەر کراون ئەکسەر بیری حاڵەتەکەی خۆیانەکەوێتەوە کە کاتی خۆی نەخۆشیە 10 ساڵ پێش ئێستا و ئیشەمان بۆ کردووە چەند ساڵ پێش ئێستامان کردووە و شتەکەی سەرکەوتوو بووە لەخوا بەزیابێ سوپاس بەخوالش ئێوەش ساغ بێ ماندوو نەبن ئیشەڵاتۆرگیان شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر تۆ شتێکت ما بێت خۆش بێ باسی بکەی لە کۆتاییە هیوادارین کەس پێویستی بە ئێمە نەبێت وڵا هەر پێویستمان پێتانە بێت دکتۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر گۆران فریاد عەبدوڵڵا کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و پرۆستات و چاندنی گورچیلە بوون ئەمڕۆ لە لای من میوان بوو قسە و باسمان کرد لەسەر نەخۆشیە باوەکانی میزەڵدانی مناڵ زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونت تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ